gelek مهمة ڕۆڵی دکتۆر کەنداڵ نەزان ڕۆڵێکی هەرە گرنگی بۆ سەرۆکی ئینستیتوتی کورد لە پاریس بەڕاستی لە سێنات لە پاریس کۆنفەرانسێکی گەوریان ئەنجام داوە پسپۆران و سیاسەتوانی ئەم وڵاتیان بانگەشت کردووە باس لەوە دەکەن چۆن فەڕەنسا و ئەوروپا بتوان پشتیوانی کورد بکەن لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات کە چی دیکە مەترسی کۆمەڵکوژی جونەسات بەسە کوردانێت و چۆن بتوان پشتیوانی کورد بکەن بۆ بەدەستهێنانی ئەو دەستکەوتانی کە بەدەستیانەوەیە ئێستا لە ڕۆژاوای کوردستان بە تایبەتی کە جارێکی دیکە مەترسی لەسەر کوردی ڕۆژئاوا نەبێت و جارێکی داهاتووی ئێران و ڕۆژهەڵات چی بەستەریێت ڕۆژهەڵاتی کوردستان من بە دکتۆر کەنداڵ نەزان لەبەر خاتری ڕوودا و کەمێک کۆنفەرانسەکەیان تەخیر کردو بە بەڕێز بێت بەردەم کامێرە چەند پرسیارێکی لێ بکەین دکتۆر کەنداڵ نەزان زۆر سوپاس کە بەڕێستان لەگەڵمانان فەرمووەرنە ئێرەوە دکتۆر ڕۆڵی بەڕێستان ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو هەمیشە بۆ لۆبیکردن بۆ ناساندنی کورد بە جیهان بە تایبەتی فەڕەنسا بەڕێستان بەڕاستی تێکۆشانتان کرد بۆ کورد دەستەکانتان خۆش بێ ئەمڕۆژ کۆنفەرانسێکی زۆر گرنگتان ئەنجام دا و گرنگی ئەم کۆنفەرانسە چۆن ئێمە دەتوانین گەرەنتی لە وڵاتانی وەکو فەڕەنسا ئەوروپا بگرین کە کورد جاری دیکە کۆمەڵکوژی بەسەردانێتەوە چۆن ئەتوان پشتیوانی کوردکردن لە ڕۆژئاوای کوردستان و ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان بله زۆر سپاس و سلااو بۆ بەرنامەی دڵخۆین ئیرۆ لە سەناتی فرانسا جوینێکی کۆمونەوەیەکی گرنگ مێچێ کرد بە بەشداربوونا پرۆفێسۆر و پسپۆرێن gelek welatê Avrupayê li Almanya ji Swîsra heta Japon jî kes hatine Brîtanya mezin Amerîkî hene îcar ewa hemû bi hev re difikirin çawa em dikarin hewl bidin ku raya giştiya Fransa û ya Awropa jî hewkariya xwe berdewam bike o ku hikûmeta Fransa û Yekîtiya Awropa çawa baştir piştîvaniya Kurdê Rojava o Kurdê Rojhilatçî çünkü Rojhilatçî niha ketin nav rewşeka dijwar îcar em hîvadarin ku piştî vê konferansê em ê yek konferansekî li Senatî Fransa tenya ji bo senatора yek ji Parlimanê Fransa li meclîsê ku îca ew jî hearing dibin yani ve guhdariya me bikin o biryar derxin ku piştîvaniya Fransa berdewam be û baştir bibe ji bo paşa roja Rojava bi pêşniyariya Enstitû Parlemana Awropa çend rojberê biryarekî gelek mühim stend ew ku biryarê ji pêşkêş kir xanim Nathalie Loiseau wezîra kevna karên Awropa di Wezareta Dervayê Fransa bû ew ji ser pêşniyariya Enstitû bû û bi piraniyekî mezin denga hat qebûl kirin ku Yekîtiya Awropa ji niha pêva peywendiyê xwe li gel Sûriyê bi şertên ku mafê Kurda bê nas kirin o bi şertên ku ber bi helbijartinên taze bernameyekî diyar bikin wê biryarê dan qebûl kirin biryarekî mühim bû. دکتۆر دوایین پرسان لە بەڕێستان ئەوەیە ئێستا ئێوە دوای ئەوەی کە ئێستا شەڕی نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکا ڕووی داوە دۆخەکە چۆن هەڵسەنگدانی بۆ دەکەن بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان بله نها و ناوچە هەموو ژێر خەتەر و گەفا شەردایە و تایبەتی بۆ ڕۆژهەڵاتی بەرکۆ یەک جەبهەی شەڕە ئیجا هیوای me ew e ku piştî ew şer ku demekî gelek dijwar e yani ême bixwe hîvay me ew e ku rejim nemîne piştî wî gelî Kurdistan li gel Azerî û Fars û yê din ber bi sistemekî federal biçin mafê xwe bidin nasîm her tiştî ji destê me bê em ê piştîvaniya wan bikin. دکتۆر ئایا فەڕەنسا گەرنتی داوە چونکە فەڕەنسا پەیوەندێکی باشێ ئێستا لەگەڵ لە نزیکەوە لەگەڵ ڕۆژاوی کوردستان لەگەڵ هەسەدا گەرنتی داوە کە مافەکانی هەسەدا بپارێزێت و فشار بخات سەر حکوومەتی سووریا گارانتی تەنیایە فرانسانە فرانسا گوتیە wê hewl bidin ku hemû mafê Kurda bên qebûl kirin lê li aliyê din de dibe em li Amerîka jî karekî baş bikin ew Save the Kurds akt gelek mühim e li gel ew Instagram hemû kesê din îş bikin ku çaralî fişar li ser hikûmeta Sûriyê hebe ku qebûl bikin. زۆر سپاس ئەزانم پەلەتە